خەپێشاندانن هەرێما کوردستان عێراقی بەردەوامن و کار بدەست زۆرەی لە دژیوان بەکاردێنن. باوەریە سەرۆک ترامپ لەسەر ڕاگەهاندنەی جوداهیên سیاسی di nav ئەمریکیان da firehtir kirine. و لە شاهiyên Kirismesê Manhattan nîva bajarê New Yorkê dibe meydaneka geş û pirî çalakî. Silav û hîviyên demexweş digel Kord Connection ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن. هێزە ئاسایشەکانی هەرێمی کوردستان دەیان خۆپیشاندەری هەرێمی کوردستانیان کوشت و بریندار کردووە بە گشتی خۆپیشاندان لە ڕۆژی دووشەمەی ڕابردووەوە لە پارێزگای سلێمانی دەستی پێکردووە و وەک شیکەرەوە دەڵێن ئەم ڕۆژە بەرەنجامی گەندەڵیەکان و هەروەهاش باری سیاسی و دارایی هەرێمە هاوکات بەلای هەندێک پسپۆریشەوە دەشێت هەڵبژاردنێکی ڕەوا و ئازاد ببێتە هەنگاوێکی گرنگ بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. هێزە ئاسایشیەکانی هەرێمی کوردستان بە چەک وەڵامی داواکانی خۆپیشاندنان دەدەنەوە بۆ موچە و باشترکردنی ژیانیان. دەستەوەستان نابین ئەگەر هێرش بکرێتە سەر هەر هاوڵاتیەک یان سەرکوت بکرێت. هاوڵاتیانی عێراق لە هەموو ناوچەکاندا یەکسانن و سزای ئەوانش دەدەین کە هێرش دەکەنە سەر هەر هاوڵاتیەک. شیکەرەوە لەو بڕوایەدان بەغدا و هەروەها حەیدەر عەبادیش دەخوازن ڕەوشی هەرێم بەکاربێنن تا خۆیان وەک پاڵەوانی مافەکان نیشان بدەن. بەڵام کێشە سەرەکیەکە لێرەدا ئەوەیە حکوومەتی هەرێم لاوازە لە ڕووی سیاسیەوە دابەش بووە لە بەردەم قۆناغێکی گواستنەوەدایە کە تەواو نەبووە خەڵکیش تووڕە و ناڕازین و بێهیوان بەهۆی گەمارۆکانەوە هەر بۆیە پێویستە حکوومەتی هەرێم پەیوەندی ڕاستە خۆی بۆ خەڵکەوە هەبێت کە لەسەر شەقامەکان و متمانەیان بداتەوە ئەگەرنا ئەوە بەغدا دەرفەتەکە دەقۆزێتەوە. جیاواز لە خۆپیشاندانەکانی پێشوو بێ لە داوای موچە و خزمەتگوزاریەکان خەڵک داوای لە دەسەڵات لاچوونی فەرمانڕەوایانی ئێستای هەرێمەکەشیان دەکەن. سێ مانگە موچەمان وەرنەگرتووە خۆپیشاندانەکانمان بۆ موچەکانمان و دابینکردنی خزمەتگوزاریەکانە. لەم خۆپێشاندانانەماندا تەنها داوایەکمان لە حکوومەتی هەریم هەیە هەردوو ئەنجومەنی وەزیران و یاسادانانیش بڕۆن و دەست لە کار بچێشنەوە. ئەم داوایانەی خۆپیشاندەران لە کاتێکدایە گەورە کاربەدەستانی ئێستای هەرێم دەخوازن هەڵبژاردن بکرێ شیکەرەوەش لەو بڕوایەدان چوونە نێو قۆناغی گواستنەوە زۆر گرنگە. پێم وایە باسکردنی هەڵبژاردن ڕێگەیەکی زۆر باشە بۆ دەستپێکردنی ئەو قۆناغی گواستنەوەیە بەڵام پێویستت بە ڕیفۆرمە لە ڕاستیدا پێویستت بە ڕیفۆرمی ئابووری و سیاسی هەیە و پێویستت بە پێکێنانی هێزێکی ئاسایشی بەتوانە هەیە ئەو هەڵانەی تا ئێستا کراون بە ڕیفراندۆمیشەوە هۆکارە سەرەکیەکەی نەبوونی سیستەمێکی گونجاوی فەرمانڕەوایەتی بووە. دەسەڵاتدارانی ئێستای هەرێم بێ لە بەکارهێنانی چەک و دەستگیرکردنەکان دەشڵێت خۆپیشاندانەکان دەستی دەرەکیان لە پشتە. تەنانەت ئەگەر ئەوەش ڕاست بێت و لایەنی بیانی دەستیان هەبێت و هانی خۆپیشاندەران بدەن بەو مانایە گازندەکانی خەڵک ڕەوانە بن ئەم جۆرە قسە و باسانە تەنها بیانون کە حکوومەت نایەنەوێت کێشەکان چارەسەر بکەن ئەگەر دەستێوەردانی بیانیش هەبێت ئەوە کەم و کوڕەکان لە حکوومەت خۆیەوەیەتی. نکوڵی ناکرێت لەوەی خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ڕەوشی داراییە لە هەرێمەکەدا. بواری پیشەسازی گشت و کاڵ پەرایان پێنەدراوە و ئەمەش کێشەیەکی گەورەیە بەڵام گەشتیاری تا ئەندازەیەک پەرسەندنی پێوە دیارە بەهۆی کەرتی تایبەتەوە بەڵام کاریان لەسەر پەرەپێدانی کەرتێکی تایبەتی ڕاستەقینە نەکردووە بەڵکو کەرتێکی تایبەتی مشەخۆر دەستی بەسەر سامانەکان داگرتووە و دەیباتە دەرەوە و بەرهێنان لە هەرێمەکەدا ناکات. خۆپیشاندانەکان تونند و تیژیەکی زۆریان لێکەوتوونەتەوە هەرچەندە داوایەکی زۆریش هەن کە نابێت بە هیچ شێوەیەک ڕەوایی بدرێ بە تونند و تیژیەکان. Divan çend rojên borî da xwepêşanderan li çend bajarên herêmê yan Herêma Kurdistanê baregahên partiyên siyasî yên sereke û dezgehên hikûmetê jî kirine armanc. Bersiva hikûmetê û partiyên desaladar bikarînana hêzê bû li dijî wan e. Gelo îro li herêmê çi dibe? Digel me bi Skypeê ji bajarê ku ye Zamdar Ehmed. Kak Zamdar em katet baş emro dengûbasî xwepêşandan çi heye lay to? بەڵێم کاتێ و سەرجەم گوێگرانی رادیۆی دەنگی ئەمریکا باش
لە ڕاستیدا وەکۆی خۆتان لەم راپۆرتە ئاماژەدان پێدا لە 19 مانگەوە خۆپیشاندان لە شارەکانی هەرێمی کوردستان و کۆژێکێک لەم شارانەیە کە بەشداری لە خۆپیشاندان کردووە و لەم ڕۆژەدا تونند و تیژی و ئیتر کۆمەڵی ڕووداوی ناخۆش و نەخوازرا ڕوویاندا کە تر خەڵکی کۆیە و تەواوی خەڵکی دیکەی نیگەران کردووە ئەو لە دوای ئەم ڕۆژەوە لە دوای 19 مانگەوە تا ئێستا بەهۆی بڵاو پێکردنیەوە هەموو هێزە ئەمنی و هێزە چەکدارەکان لە ناو شاری کۆیە و ناحیەی تەختە کەمیش سەر بە شاری کۆیە و بە هەماشەوە لە خۆپیشاندان بەشدار بوون لە ئێستادا دەنگ و سەدای خۆپیشاندەران و ئەمانەی کە لە خۆپیشاندان بەشدار بوون دەنگیان نییە و ئیتر بەخاترەمەی کە ئەم هێزە ئەمنیانە بەوە کۆبەتنەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن بە گربوونەوەی جەماوەری بە خۆپیشاندان یاخود هەر کارێک کە ببێتەوە خۆپیشاندەران و کۆکردنەوەی خەڵک لە شوێنێکدا. کاکزامدار دەوتری کە لە کوێ و لە تەختەقش خەڵک گیراون ڕاستە؟ بەڵێ هەر ئەم ڕۆژە لە 19 مان کاتێکە خۆپیشاندەران کاتێکە خۆپیشاندان کراوە بەشێک لە بینا و بارگەکانی شاری کۆی و تەختە سوتا بۆ ئێوارەکە و شەوەکەی هێزانیەکان بە پێی بڕیاری دادوەر وەکو خۆیان دەڵێن ئەستاون بە دەستگیرکردنی بەشێک لەوانەی کە بەشدار بوون لە خۆپیشاندەران ئەوانەی کە بە بەڵگەیان لەسرە لە ڕێگەی ڤیددیۆ وێنەوە دەرچوونە کە دەستیانە بۆ لە سووتانیان بینا و بارگایانە ئەمان دەستگیر کراون بە جۆرەیەم زانیاریانی کە لای من هەیە لە کۆیە 10 کەس دەستگیر کراوە و لە تەختەقیش دوێنێ 24 کەس دەستگیر کرابوو بەڵام 13 کەسیان ئازاد کرا بەڵام 11 کەسی دیکە وەکو لایەن ئەمنیەکانی تەختەق ئاماژەیان پێکرد 11 کەسیان هێشتۆتەوە کە بەڵگەی تەواو لە سەریان هەیە کەمانە دەستیانە بووە لە سووتان و لە تێکدانی ئەم دۆخەی کە لەم دوو شوێنە بوو ئەڵبەتەم دەستگیرکراوانە لە ئێستادا لەلایەن ئاسایشی کۆی و تەختەق دەست بەسەرن. باشە کاکزامدار دەوتری کە حکوومەت هێز لە هەولێری هێناوە ئەو شارانەی کە خۆپیشاندانی تیا ڕووداوە ڕاستە ئەمە؟ هەندێک دەڵێن ڕاستە. لە ڕاستیدا کۆیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتی تێدا ئەم بەڕێوەبەرایەتیە 4 معاونەتی لە خۆ گرتوویەکیان ئاسایشی کۆی ئەمەی دیکەیان ئاسایشی تەختەقا هاوکات ئاسایشی سۆران و شەقڵاوەش ئەم 4 معاونەتە لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵاتدایە لە کاتێکدا کە لێرە گرژی و ئاڵۆزی دروست بووە لە چوارچێوەی ئەم بەڕێوەبەرایەتیەدا ئەم هێزانەی کە لە شەقڵاوە و سۆران بوونە و بەسەر جەم بنکەکانی کە هەیان بووە تەنانەت تا حاجیۆمەران و مەسیف و ئەم ناوچانەی لە ڕووی ئیداریەوە سەر بە مەسیف و سەر بە شەقڵاوە و سۆرانن بەڵێ بەشێک لەم هێزی ئاسایش و هێزی ئەم ناوچەیە هێراون بۆ کۆیان. باشە کاکزامدار دەمویست پرسیار لە جناب بکەم بۆ خۆپیشاندەران دام و دەستگای حکوومەت دەسووتێنن یعنی بینیمان لە ڕاپەڕینا پێشمەرگێکە هاتون و خەڵکە ڕاپەڕی زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی ئەو وەختەی ڕژیمی سەدام بوو پاراستیان نەک لە ناویان برد بۆ ئەم خۆپیشاندانە لە هەندێک شوێنە دام و دەستگاکانی حکوومەت ئەیکەن بە ئامانج. بڵێ لە ڕاستی دامە وابەستەیە بەم کللتورە 26-27 ساڵەی دوو حزبی دەسەڵاتدار لە ماوەی ڕابردوو لە ماوەی دەسەڵاتداریدا کە ئەنجامی داوە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان ئەو ئێمە لە ساڵانی ڕابردووەمان بەرچاوکوت و بینیمان کە ئەم پارتە دەسەڵاتدارانە بەبێ گوێدانە هیچ خەڵکێک بەبێ گوێدانە هیچ بەهایەک هەستان بە سووتانی بەشێک لە بنکە و بارەگە حزبیەکانی ترەمە لە دۆهۆک و زاخۆ لە چەندی شوێنی دیکامە بەرچاوکەوت لەبەرەوە ئەمە وەکو کولتورێکی لاتۆ کە لەم دەسەڵاتەوە فێربوونە بۆیە خەڵکیش ئەم هۆشیاریە مێژویە خوبەی ئەم هۆشیارەی نییە کە ئەلبەتە ئەم هۆشیارە وابەستەیە بەسەرەوە کاتێکە لەسەرەوە هیچ ئەرشێکدانەنێ بۆ ئەم شوێنە فەرمیانە بۆم بنکە و بارەگە حزبیانە یا خۆپیانە بەماشەوە کاتێکە خۆپیشاندانیش دەست دەکەن بە خۆپیشاندان لە پڕیدانە دیارە 26 ساڵە دەچەوسێنرێنەوە کێشەیان هەیە و لە ئێستادا لە دۆخێکی خراپدانە موچەیان نییە ئاویان نییە کارەبایان نیە و تەنانەت سەرەتاییتری زامدار ئەحمەد ڕۆژنەمەوان لە کۆیە لەگەڵ ئێمە زۆر سوپاس بەداخەوە کاتمان نەما سپاس. سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان لە بەیاننامەیەکیدا توندوتیژەکان بۆ سەر ڕۆژنامەوانان لە کاتی ڕووماڵکردنی خۆپیشاندانەکانی چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان و داخستنی کەناڵی تەلەڤیزیۆنی NRT شەرمەزار دەکات. بەڕێوەبەری سنتەرەکە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە دەیان دۆسەی پێشێلکاریان دژ بە ڕۆژنامەوانان پێگەیشتووە. لە خۆپیشاندان و گرژی و ئاڵۆزیەکانی پارێزگای سلێمانی و دەوروبەریدا ژمارەیەکی زۆر ڕۆژنامەوان و میدیاکار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پێشێلکاریان بەرامبەر کراوە و
هێرشیان کراوەتە سەر ئەمەش بە پێی بەیاننامەیەکی سنتەری میترۆ. ئێمە 32 کەیسمان بۆ هاتووی ڕۆژنامە نووسان کار هەمووی باز لە پێشێلکردنی یاسایکاری ڕۆژنامە نووسیەکەن لە هەرێمی کوردستان لە ڕاستیە لە هەموو ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانە قانون معتەڵە پەکخراوە و ئەوەی کە ئیشی پێگرێ هەر ناوچە و قانونێکی بەخۆی هەیە قانونی داپۆسین و قانونی لێدان و قانونی دەستگیرکردن و پەکخستنی یاسایکاری ڕۆژنامە نووسان. لە بەیاننامەکەی سنتەری میترۆدا ئاماژە بە هێرشکردنە سەر کەناڵی تەلەڤیزیۆنی نالیا و ڕاگررتنی پەخشی کەناڵەکە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کراوە بەتایبەت کە زیان بەر کەرەستەکانی کەناڵەکە گەیشتووە. داخستنی کەناڵی میدیا لایەن وەزیری ڕۆشنبیریەوە قووەتی قانونی نییە چونکە ئەو فەرمانی دەرکردو هیچ فەرمانێ ناتوانێت جێ بە یاسا و بە بڕگەکانی یاسایکاری ڕۆژنامەنووسی پێشێل یعنی لێژ بک لەبەرەوە ئەبێ بەو قەرارە بچنەوە نالیا بکرێتەوە. سنتەری میترۆ لە ڕێگەی پەرلەمانتارێکەوە وێنەیەکی پێشێلکاریەکانی داوەتە پەرلەمانی عێراق و تێیدا داوای کردووە سنوورێک بۆ پێشێلکاری هێزە ئەمنیەکان بەرامبەر بە میدیاکاران دابنرێت. لێرە ئەسە گرتنی مەسەلاً میدیاکاران داخستنی تەلەڤیزیۆنێکی وەکو نالیا بە هەمووی بە عەرەبی کوردی کە بۆ نمونە نالیای دووەم هەبووە کە ئەمە ئەتوانم بڵم تەرفیهیە زیاتر ئەمە بۆ دابخرێت لە بڕۆمە هەمووی پێشێلکاریە بۆ داخستنی دەنگەکانە بەڵامەوە باش بزانرێت ینی ئەم سیاسەتە سیاسەتێکی سەرکوتکەرانەیە چونکە بەوە ئازادی بەدەست نایە بەوە دەنگی خەڵک کۆتایی پێنایە. بلاکەس داپڵۆسێنەرە ڕەنگە زیاتر ئەگەر ئەم ڕۆژ بۆیان کە بکرێتەوە ئەگەر وەڵامیان نەدرێتەوە بەیانی بە شێوەیەکی تر و بە گرفتێکی تر سەرهەڵایەتەوە لە هەرێمی کوردستان. من تەمەناکەم دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەوانەی کە ئەم دەسەڵاتە داپڵۆسێنێرەیان دروست کردو و ئەم هەموو نەهامەتیان بەسەر هەرێمی کوردستانە بیر بکەنەوە بۆ چارەسەرێکی گونجاو چونکە ئەمە تاوانێکە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئێمە ئەم هەرێمەمان لە کیس بچێ لەسەر دەسەڵاتە فەساد و پیسخۆرەکانی ئەم هەرێمە. لە کاتی خۆپیشاندان و گرژیەکاندا زۆرترین پێشەلکاری بەرامبەر بە میدیاکاران ئەنجام دەدرێت بە تایبەت کاتێک میدیاکاران دەیانەوێت ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن و هێزە ئەمنیەکانیش ڕێگریان لێ دەکەن. دڵشادنوەر دەنگی ئەمریکا پارێزگای سلێمانی. یەکێک لەو کارمەندانی کەناڵی NRT کە دەستگیر کرابوو بەڕێوەبەری ئۆفیسی کەناڵەکەیە لە واشنگتن کە دواتر ئازاد کرا. سەرکەوت شەمسەدین پاش 2 ڕۆژ لە دەستگیرکردنی ئازاد کرا و ئێستاش ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک سەرکەوت سپاس بۆ ئامادەبوونت. تۆ لە ئۆفیسی شاری سلێمانی پەرلەمانی هەرێمی کوردستان بوویت بەر لەوەی کە دەستگیر بکرێت. دەکرێت پێمان بڵێیت بە چ هۆکارێک تۆیان دەستگیر کرد؟ سڵاو هێرە خانە و کاتتان باش. حەزم کرد پێشەوەی وەڵامی ئەوەت بەمەوە هەواڵێکی بە پەلەمان ئێستا پێگەشت وەکو NRT کە ئەویش لەلایەن هەم جوڵانەوەی نەوەی نوێ و هەم لەلایەن کەسوکاری شاسوار عەبدولاحید کە مانی لە خواردن گرتووە و تەندروستی لە مەترسیایە و دۆخێکی خراپی تەندروستی ڕووی تێکردووە بۆیە ئەوە ئێستا هەواڵی بە پەلەی بەشێکی زۆر لە دەستگاکانە کە بەر لە چەند خولەکێک پێم گەشت بۆیە بۆ ئەوە کە حەزم کردەوە کورد کۆنێکشن ئاگای لەو هەواڵە بێ. سەبارەت بەوەی خۆم لە ڕاستیە من پێش ئەوە هەندێک زانیاریم پێگەشت لە لای هەندێک هاوڕێەوە کە ئاسایش هێزەکانی ئاسایش بە دوای منەوە ئەوێ بمگرن لە ڕاستی هۆکارەکەی نەزانی هەتاوەکو ئەم لەحزەیە نازان بۆچی من گیرام و هیچیش پێیان نەوتم بۆچی گیراوم لە ئەوە بوو کە لە ڕێیا بووم بەرەو ماڵەوە ئەگەڕامەوە هێزێکی ئاسایش هاتن وتیان ئێمە ئاسایشین هەر ئەوەندایان وت بەڵام هیچ لۆگۆیەکی ئاسایشیان پێوە نەبوو و هیچ مۆڵەتێکی ئاسایشیان پێ نەبوو و منیان لەگەڵ خۆیان نابردوو باسێکی ڕەشا کرد دەموچاوم نەمزانی بۆ کوێ ئەبە. بەڵێ باشە کاک سەرکەوت لە کاتی لێکۆڵینەوەکاندا ئایا هیچ ئاماژەیان بەوە کرد کە بۆچی تۆیان دەستگیر کردبوو؟ وڵات سەیرەکە لەوەیە هێرۆخان ینی هەر لێکۆڵینەوەشیان لەگەڵا نەکردم هەر بەبێ بەس ناویان لێ پرسییم کە من ناوم چییە من ژنای خۆم پێوتن چاوبەسراوی برمیانە ناو بینایەکەوە کە دوجار زانیم بینای ئاسایشی گشتی سلێمانیە لە سەنتەری تاوەکو ڕۆژی دواتر کە بەرپرسی گشتی ئاسایشی سلێمانی کاک وەسا حەسەن ڕوبەڕوو بینیم دوای ئەوەی کە شەوێک لەوێ هێشتمانەوە 2 ڕۆژ و شەوێک لەو بنکەیە هێشتمیانەوە بە هیچ لێکۆڵینەوەیەکی یاسایی نەبوو ئەو وتی لای ئێمە تۆ میوان بووی ینی ئەوە تعبیرەکەی ئەوە و هیچ ئیفادەیەکیشان لە من وەرنەگرت و نەشیان وت بۆچی تۆمان گرتووە ئەسڵەن بۆچی بەرتین تەنها ئەوەی بە من وت کە
ئەوان زەختێکی زۆریان لەسەر بۆ لەوەی کە منیان بان کردو ینی وەکو باسی کرد کە علەساس منیان بان کردو بۆ ئەوەی لە هەندێک شتا علەساس هاوکاری بکەم بەڵام ئاگادار بووم کە لە ژوورەکانی تر لەو شوێنانی تر کە هاوڵاتێکی زۆر خەڵکێکی زۆر گیرا بوو بەشێکی زۆریان خۆپشاندەر بوون گیرا بوون بەڵام من ئێستش وەڵام دەست نەکەوت کێ فەرمانی کەگرتنی منی کردووە و چۆنیش ئازاد کرام ینی بۆ ئازاد کرام ئەوانم هیچ بە بەڵگە بە یاسا یان بە وەڵام لەوان دەست نەکەوت. بەڵێ کاک سەرکەوت بەر لە دەستگیرکردنەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەک دەگوترێت کەناڵی NRTیان بە بڕیارێکی وەزارەتی ڕۆشنبیری داخستووە چ بنچینەیەکی یاسایی هەیە بۆ ئەمە؟ بەڵێ بڕەکە بۆ خۆی کۆمەڵی گرفتی تیا بوو هەم هەندێک تەزویرات بە ناوی پارێزگای سلێمانیەوە کرا بوو و هەم لە ناوی وەزارەتیش یعنی بڕیارەکە بڕیارێکی ئەوەی کاک لە راپۆرتەکەیەوە کاک ڕەحمان غەریب باسی کرد کە لە ڕووی یاساییەوە گرفتی گەورەی هەیە لەگە یاساکای ڕۆژنامەگەریە تەنها هەڕەشەی ئەمنی بووە لە ڕووی ئەمنیەوە بە عرفی حکمی عرف سەپاندن بەسەر شاری سلێمانی و بەسەر سەپاندنی بەسەر NRT و دامەزراوی نالیا نەک NRT بەتەنیا چەند کەناڵێکی زۆر لە NRTەوە پەخش ئەکرێت جگە لە ئەوەی خۆی سێت دەستگای تەلەڤیزیۆنی هەیە وێبسایتی هەیە ڕادیۆ هەموو ئەمانە لە کار خراوە 5-6 کەناڵی تریش هەر لە NRTەوە پەخشی ڕاستەخۆ وەکو تێلێپۆرت لێەوە ئەڕوا هەموو ئەوانیان داگرتووە و نزیکەی 100 چەکدار یای بەسەر NRT بەپێ هیچ بەڵگەیەکی یاسایی هیچ بەڵگێکی یاساییان نەبووە و دەستگا بەشێکی لە ئەمریکانی نشکاندو بەشێکی شەنگەڵ خۆیان نابردووە بۆیە هیچ بەڵگێکی یاساییان نەخستە ڕوو لەسەر چ بنەمایەک ئەم کارە ئەکەن بەڵکو بە زەبری هێز دەستگاکەیاندا. بەڵێ کاک سەرکەوت زۆر بە کورتی وەکو لە وێنەکانە بینیمان زۆربەی کەلوپەلەکانی کەناڵەکە شتێک شکێنراوە ئایا ئەمە نابێتە هۆی دواخستنی دەستپێکردنەوەی کارەکانی NRT؟ بەڵێ ئەوە یەکێکە گرفتی تەکنیکیمان بە دروستەکە گرفتی دارایی دروست کرد بۆ کۆمپانیای نالیا هەر هەتا کۆمپانیای نالیایان داخست بوو نەک دامەزراوی میدیای نالیا کۆمپانیای نالیا کە کۆمپانیایکی زۆر جیاوازە ڕەتی ئێستا نەماوە بە ناوەندی بابڵێ میدیای نالیاوە کۆمپانیاکەشیان داخست بوو کە بەرامبەر بینای NRTە تاوەکو ئەمڕۆژ داخراوە ئەوەی دەستگاکەش ڕاستە هەموو بەشێکی زۆر لە ئامرە گرنگەکانی لەگەڵ خۆیان نابردووە بەڵام جگە لەوەش هێرەخان ئێستا هێزێکی زۆری ئاسایش لە ناو بوردی ئەڵمانیان و لە ناو بیناکەیان و تەوقی بیناکەیان ناوە بەبێ ئەوە هیچ مەترسیەک لەسەر ئەوە هەبێ و ئامادەنی ڕێگە بە هیچ کەسێ بەم چێتە ناو بیناکەوە. بەڵێ سەرکەوت شەمسەدین زۆر سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس بێوەش. ئوسترالیا ڕادگەهینەک و ئەوێ ئۆپراسیۆنین فڕۆکان لە دژی کۆمەڵە دەولەتە ئیسلامی داعش لە عێراقی و لە سووریا ڕاوەستینە. وەزیرە بەڕەوانیا ئوسترالیا ماریسا پەین گۆتە ڕۆژنامەوانە و ئەوێ 6 فڕۆکە یەن شەڕ ڤەگەڕینن پشتی دانوستاندنان دەگەل حکومەتە سەرۆکوەزیرە عێراقی حەیدەر عەبادی. ئەوە 3 ساڵن فڕۆکن ئوسترالی بەشداریە دکن دە ئۆپراسیۆنین دژی داعشدا دەگەڵ ڕاگەهاندنە ڕاوەستاندنە هێریشن فڕۆکانیان ئوسترالی لە دژی vê کۆمەڵە رادیکال وەزیرە بەڕەوانیە دەبێژە وڵاتەوێ دێ بەردەوام بەد هەفکاریە و پارکردنا زانیاریاندا دە شەڕێ دژی تیرۆلێدا. تەنانەت بەر لەوەی ببێت بە سەرۆکیش دانەڵد ترامپ تەبان نەبوو لەگەڵ زۆرێک لە نێوەندە میدیایەکانی ئەمریکادا و هەمیشە بەوە تاوانباری دەکردن کە هەواڵی هەڵبەستراوی لەسەر بڵاو دەکەنەوە ئەمەش زیاتر دابەشبوونی لە ناو ئەمریکادا دروست کردووە. ئەگەر تو دخوازی ژێدەرێ جودابەریە وڵاتێمە ناز بکەی تەماشای نوچەین درەو و دەستگەهێن ڕاگەهاندنا درەو بکە. کو حەز دکەن پیتە بۆمبێتەدان لە چینا دیاریکردنا ڕاستیان. سەرۆک ترامپ زۆر جاران بەرسەوە وان راپۆرتان دەدا ئەوێ نەبدلێوی و پەیوێن پەیامێن درە و بکێمیڤە 280 تویتادا هەر جدەمێ بوویە سەرۆک بکار ئینایە و هەروەسا دهژمارەکە زۆر و هەفپەیڤین و تێبینیاندا. چالاکوانێن ڕۆژنامەگەریە ئازاد دەبێژن استراتیجیە سەرۆک ترامپ باندۆر هەیە. ئەو زۆر ڕژدا لەسەر تویتان. دەستگەهێن ڕاگەهاندنێ وان تویتان وەردەگرن و لەسەر دنویسن و مەزن دکەن. ئەوە شێوازێکی سەرکەفتنەیە بوو بکار ئینانا میدیا و هەر تشتێکوی تۆڕە بکات ئەو بە پەیامەکە درە و ناف دکات. دەستگەهێن ڕاگەهاندنێن مەزن دروش مۆریکلامێنی وەکو سێڤاسیێن بکاردینن بۆ بەڕەوانیکردنێ ji xwe dijî hêrişên bi ser baweriya wan. Komala çavdêriya mîdya dibêjit rêberên sitemkar çav li Trump dikin.
مەدید پەیوێن پەیامێن درە و لە فلپینێ هاتنە بەکارانین هەروەسا لە رووسیا و چینێ و لە مسرێ وەکو بەهانە بۆ ڕەواهیکردنا تەپەسەرکردنا ڕاگەهاندنێ چین دەبێژە ها ئەمریکا لە داویە تووشیار بووی مەدگوتەوە گومانە لەسەر میدیایە جهێ نیگەرانیایە. کاربدەستێکی بلندی سایبەر سکیوریتیە چینێ پەیوێن پەیامێن درە و ئینا زمان دا بەڕەوانیە چینێ بکەت لەسەر خراپیە ئازادیە بکار ئینانا ئەنتەرنێتێ. هەر وڵاتە کۆکو ئەمریکا وڵاتێن ئەوروپا لەسەر بابەتێن دەرە و پرۆپۆگەندا دائاخذن ئەم پرسگرێکە ئەمێ چاوە سەرەدەریە دگەل بکن دەبێ ئەم هەموو پێک vê berevkar bin. دیاردا بێ بەهاکردنا راپۆرتên میدیایە زۆر بەڵاوە. سەرۆکê Sûriya Beşar el-Esed raportên li ser mafê mirovan û kuştin û girtinê bi direw nav diket. Rêberên sitemkar wekû yê Taylandê û yê Kambodya û Malîzya behsê peyamên direw dikin. Lê serokê Singapûra dibêjitin divê em qanûnekê dijî peyamên direw derbikîn lê renge ev neb dilê rêveberiya serok Trump bêt. Donald Trump pêşwazî li çendîn rêberên sitemkar li kûçgaspî kir. پێشوازی لە سەرروکێ تورکیا کرد و بدوست ناف کرد سەرارێک و تورکیا بناودەنگە لەسەر گرتنا ڕۆژنامەوانان. کۆمیتا پاراستنا ڕۆژنامەگەریە دەبێژتن هژمارە ڕۆژنامەوانên هاتینە گرتن دوێ ساڵێدا گەهشتە بلندترین ئاست. و بەری سەرێ ساڵی سەرۆک دۆنالد ترامپ دێ قانونا کێمکردنا باجی مۆر بکە ئەڤە نیشانەکە و ئەوێ یەک ji sozên xwe demê kampêna hilbijartinan bi cih bîne herwesa wek serkeftinekiye jêra tê hejmartin dîsan taqîkirina ji bo hilbijartinên demê nîviyên civata nûneran. لە یەکەم کاتەکانی لە ئافیس دانۆڵد ترامپ بەڵێنیدا کە بەڵێنەکانی کاتی هەڵمەت بۆ سەرۆکایەتی بەجێ بگەێنێت. لام ڕۆژەوە بەدووە دیدێکی نوێی دەسەڵاتداری وڵاتی ئێمە دەکات لام ڕۆژەوە بەدووە تەنیا گرنگی سەرەکی هەر ئەمریکایە. بەڵام ساڵی 2017 ساڵێکی پرئاڵۆزی فکری بووە سەرۆک بوو لە دەمەتەقەی سەرتوێت لەگەڵ ڕەخنە گران ڕابگرە تا سەرنەکەوتنی مەسلەی بیمەی تەندروستی و لێکۆڵینەوەی رووسیا کە کۆتایی بۆ بەدی ناکرێت. ئەوان میلیۆنها میلیۆن دلار خەرج دەکەن بێگومان هیچ ڕێکەوتنێکی نهێنی نییە تەلەفۆنم بۆ رووسیا نەکرد مەسەلەی رووسیا هیچ پەیوەندیەکی بە منەوە نییە. دۆخی سەختی یەکەم ساڵی ترامپ لە پەسەندەکردنی ڕایگشتی بەرامبەر بە خۆی دێت. تەنیا ئەوە نییە کە 60% خەڵک کاری ئەو وەک سەرۆک پەسەند ناکەن ئەوەی زۆر بەرچاوە ئەوەندە کەسەی لە کارەکەیدا وەک سەرۆک پەسەندی دەکەن دوی هێندش لەگەڵ بەڕێوەبردنی کارەکەی هاوڕانین. ترامپ چاوەڕوانی دەکات سەرکەوتنی لە کەمکردنەوەی بازدا پشتیوانی زیاتری بۆ بێت و یارمەتی بکات پشتیوانانی سەرەکی هەر لایەنگری بن. پێم وایە خەڵک بە باشی هەڵوێستی خۆیان دەردەبڕن لە نێو پشتیوانانی ترامپ دیومانە کە ئەو لایەنگریە هەر بەردەوامە سپی پێستەکانی لایەنگری مەسیح لە کۆی دەکەس حوتیان پشتیوانی ترامپن. دموکراتەکان لە کەمکردنەوەی بازدا سەر نەکەوتن بەڵام لە هەڵبژارنەکانی ئەم دوانەدا ترامپیان کردە تەوەرەی سەرەکی و سەرکەوتن. قۆناغێکیان دەست پێ کرد کە لە هەڵبژارنەکانی 2 ساڵی کۆنگرێس لە 2010دا ڕەنگە سەرکەون. ئەو بەرنووسەی باش زنجیرێک بۆ لاقی هەر کۆماریەک دەبێت ئەگەر ئەوان هێشتا فێری نەبوون لە نۆڤەمبری داهاتوو فێری دەبن. لە ڕووی مێژویی هەڵبژاردننی هەردوو ساڵە پەیامێکی باش بۆ سەرۆکەکان نەبووە. شتێک کە دەیزانین ئەوەیە کە پارتی سەرۆک دوای 2 ساڵ سەرۆکاتی ئەندامی کۆنگرێسی لەدەستداوین کاتێکیش سەرۆک لە نێو خەڵکدا پشتیوانی زۆر نییە واتە کاتێک بۆ کۆماریەکان لە 2010دا لە ڕۆی سیاسی کارتێکردنی دەبێت. گرفتی گەورەی ترامپ بۆ ساڵی نوێ بەرفراوانکردنەوەی پشتیوانی لە خۆیەتی. بۆ ئەوەی بە ڕێژێکی زۆر پەسەندی بکەن دەبێت دیموکراتەکان و هەندێک لە سربەخۆکان بەلای خۆیدا ڕابکێشێت کە ئێستا پشتیوانی 30% هەیە و ئەوەش کارێکی سەختە. مەگەر وەرسەرخانێک بێت دەنا ترامپ وای لە پێشە کە شوێن پێی سەرۆکەکانی پێشتر باراک ئۆباما و جۆرج دەبلیو بوش بگرێتە بەر کە ئەوانیش لە هەڵبژاردننی 2 ساڵی دوای سەرۆکایەتی تووشی شکستاتن. ئەنجومەنی گشتی نەتەوەی گرتوەکان لە ڕۆژی پێنجشەمە بە تێکڕایدەنگ بڕیاری ئەم دوایانەی ئەمریکایان ڕەت کردەوە بۆ دانپیانانی ئورشەلیم وەکو پایتەختی ئیسرائیل و گواستنەوەی باڵێۆسخانەکەی بۆ ئەوێ.
128 وڵات دەنگیان بۆ ڕەتکردنەوەدا، بەڵام ئەمریکا و ئیسرائیل و چەند وڵاتێکی تر دەنگیان دژیدا و 35 وڵاتیش دەنگیان نەدا. بەر لە دەنگدانەکە باڵیێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان نیکی هەیلی گوتی بڕیارەکەی سەرۆک ترامپ بۆ ناساندنی ئورشەلیم بە پایتەختی ئیسرائیل لەسەر بنچینەی بڕیارێکی کۆنگرێسی ئەمریکا بووە کە لە ساڵی 1995 پەسەند کرابوو. ji bo amadekariyên rojên Kirismas û serê salê bazar û kolanên bajarên Emerîkî tên xemilandin. Lê bajarê New Yorkê şêweyê xwe taybet heye. Bi taybet jî di xemilandina cadên Manhattan nîva bajar de. کۆمپانیای کریسمەسی ئەمریکا کە لە نزیک یەک کاتژمێری باکووری نیویۆرک هەڵکەوتووە کاتێکی زۆر تەرخان دەکات بۆ ئامادەکردنی شاری نیویۆرک بۆ جەشنی کریسمس. ئەنبارێکی 44,000 هکتاری ئەم کۆمپانیایە لە ژێرخانی شار دەچێت، شوێنێک کانواعی جۆرا و جۆری ڕازانەوەی تێدایە کە بازاڕەکان و شوێنە گشتیەکانی نیویۆرک لە ڕۆژانی جەشن و پشودان دەڕازێنێتەوە. ئێرە پڕە لە پەیکەری فریشتە، تاجی گوڵدار، شقڵی کاج و نوقڵ و گڵۆپێکی یەکجار زۆر. باخایینی کاری ئێمە بە تێپەڕبوونی زەمان پێشکەوتوتر بووە. دروستبوونی گڵۆپی LED گۆڕانکارێکی بەرچاوی لە شێوازی کاری ئێمە پێکێناوە، گۆڕانکاری زۆر باش. ئێستا وردەفرۆشەکانی زۆر زیاتر لە جاران دوکانەکانیان دەڕازێنەوە. ئەم کۆمپانیایە هەفتەکانی پێش کریسمس زیاترین سەرقاڵی هەیە. کرێکارەکان گڵۆپەکان لە دارەکانەوە هەڵدەواسن، شتومەتی کایە و سفارشەکان دەپێچنەوە و ئامادەی هەناردنیان دەکەن. کۆمپانیای کریسمەسی ئەمریکا کاری ڕازانەوەی هەندێک لە ناسراوترین شوێنەکانی نیویۆرکی لە ئەستۆیە وەک رادیۆ سیتی میوزیک هاڵ و ناوەندی ڕاکفلەر. وردەفرۆشیەکان وەک ماکس لە بولواری پێنج و دوکانەکانی کەوشفرۆشی سالڤاتۆرە فرارگام. ئەم پێڵاوە کە ساڵەکانی 1950 بۆ ئەم پێڵاو فرۆشیە ڕازایەوە سەرچاوای ڕازانەوەیەکی نوێیە کە ئەمساڵ بۆ ئێرە دەکرێت. هەندێک لە شتومەتەکانی ڕازانەوە لە چین و شوێنەکانی تر دروست دەبێت، بەڵام هەموویان لێرە لە یەک دەبەسرێن و ئامادە دەکرێن. ئەم نمایشدانانە کە ڕنگدانەوەی جیاوازیەکانی نیویۆرکن نەتەنیا کریسمس دەهێنێتە نیویۆرک، بەڵکو دەبێتە هۆی هاتنی کۆمەڵێک زۆر گەشتیار و کڕیار بۆ ئەم شارە کە لە ڕیزە درێژەکانی کڕینی کریسمس دایان بینین. هەموو ساڵێک لە 22 مانگ بە ملیۆنان کەس لە ئیسپانیا لە بەردەم تەلەڤیزیۆن چاوەڕوانی ئەنجامی تیرروپشک دەکەن تا بزانن ئەو بەختەوەرەکەیە کە تیرروپشکەکە دەباتەوە. ئەم تیرروپشکە نەریتێکی کۆنە و هەموو ساڵێک لەم وەرزی کریسمسەدا دەکرێت و تیرروپشکی ناسراو بە کریسمس لەم ساڵدا 2 ملیار و 38 ملیۆن یۆرۆ دەبەخشێت. هێنوت زانی ئەف تیرروپشکە تو بێژیان دەبێژنێ لاتەری 200 ساڵە بترش 200 ساڵە لە ئەسپانیا تێکردن بێ بشێوەیەکی هاتیە دروستکردن مەزنترین ژمارە خەڵکی بکار ینی قازانجی ئەوانە لە تەریت بن گەلێک خەڵک بن جا پشودانەکانە بێ بە دوو پشودان کۆنێکشن هەفتا ڕۆژات سێشەنبەیە شاد و بەختەوەر بن کاتێکی خۆش.